لە بەرەبانی ڕۆژی سیاداردا کە خەڵکی شاری مەهاباد لە قوڵایی خەودا بوون. سوپای پاشای ئێران لە مەیدانی چوارچرای شاری مەهاباد پێشەوا قازی محەممەد و سەدری قازی و سەیفی قازی لە سێدارەدا. قازی محەممەد کوڕی قازی عەلیە و بنەماڵەکان خوێندەوەر و ڕۆشنبیر و خاوەن پێگەی بەرزی کۆمەڵاتی خۆرهەڵاتی کوردستان و ناوچەی موکریان بووە. پێشەوا جگە لە زمانی دایک زمانەکانی فارسی، عەرەبی، ئینگلیزی، فەڕەنسی و تا ڕادەیەک ڕووسی زانیوە. ئەو کاتەی کە قازی شاری مەهاباد دەبێت پەیوەندی بە کۆمەڵەی ژێکافەوە دەکات و دواتر ڕۆڵی سەرەکی دەبێت لە دامەزراندنی حزبی دیموکراتی کوردستانی ئێران و خۆی بە سەرۆکی حزبەکە هەڵبژێردرا. لە 22 کانونی دووەمی ساڵی 1946 لە مەیدانی چوارچرای شاری مەهاباد بە ئامادەبوونی جەماوەرێکی زۆر و نوێنەرانی کورد لە ناوچەکانی کوردستانەوە دامەزراندنی کۆماری خودموختاری کوردستان ڕادەگەیەنێت. لەو ماوەکەمەی تەمەنی کۆماری کوردستاندا کاری گرنگ و ناوازە ئەنجام دەدات. بۆ نمونە دامەزراندنی سوپای کوردستان و خوێندن و پەروەردا بە زمانی کوردی و گرنگیدانی باش بە کایی ڕۆشنبیری و ڕۆژنامەنووسی، تەنانەت بواری پەروەردە و گەشەی منداڵان گرنگی خۆی پێدرا و بڵاوکردنەوەی گۆڤاری گڕووگاڵی منداڵانی کورد یەکێک بوو لە دەستکەوتەکانی ئەو کاتی کۆماری خودموختاری کوردستان. بەڵام دوای 11 مانگ بە هۆی بێبەڵەنی و پشتێکردنی دۆستانی و بەتایبەت ڕووسەکان و هەندێک لە سەرۆخێڵەکانی کوردستان، حکوومەتی پاشای ئێران هێرشی بۆ سەر کوردستان دەست پێ کرد. پێشەوە قازی محەممەد هەستی بە بێوەفایی دۆستانی کرد و دەیزانی شای ئێران و سوپاکەی دەیانەوێت کوردستان بە خوێن سوور بکەن، بۆیە بۆ پاراستنی کوردستان بە ئاشتیانە خۆیاندا بەدەستەوە و نەیهێش شاری مەهاباد خەڵتانی خوێن بکرێت. حکوومەتی پاشای ئێران پێشەوە قازی محەممەد و حەمە حوسێن خانی سەدری قازی ئامۆزای پێشەوە و ئەبولقاسمی سەیفی قازی برای پێشەوەیان دەستگیر کرد. دوای ئەوەی دادگاییەکی ڕواڵەتیانیان بۆ ساز دەکەن لە شەوی 30 ئازاری ساڵی 1947 بڕیاری لە سێدارەدانی پێشەوە و هاوڕەکانی دەردەکەن. پێشەوە قازی محەممەد لە کۆتایی ژیانیدا وەسیەتنامەیەکی زۆر گرنگ بۆ گەلی کورد دەردەکات و لە هەندێک لە بڕگەی وەسیەتنامەکەیدا دەڵێت: براکانم، چیتر فریوی دوژمن مەخۆن، دوژمنی کورد لە هەر ڕەنگ و دەستە و خەومێک بێت هەر دوژمنە و ڕەحمتان پێ ناکات. بڕواتان بە خودا و ماجا ئەمین عیندیلا و پێغەمبەری ئەکرەم درودی خوای لەسەر بێ هەبێت و ئەرکە ئاینەکانی خۆتان بە باشترین شێوە بەڕێوە ببەن. خیانەت لە یەک مەکەن، نەخیانەتی سیاسی و نەخیانەتی ماڵی و گیانی و ناموس. خیانەتکار لای خودا و گەل ڕوو ڕەشە. من پێم وانیە حەقی خودا نەبێ حەقی دیکەم لەسەر بێت، بەڵام ئەگەر کەسێک لای وا بوو کەم تا زۆر شتێکی لای منە بە لاواریسانم داوا بکات و وەری بگرێتەوە. دوای وەسێت و ئامۆژگاری زۆر و نوێژی کۆتایی ژیانی بەرەبانی ڕۆژی 30 ئازاری ساڵی 1947 لە مەیدانی چوارچرای شاری مەهاباد، هەر ئەو مەیدانەی کۆماری کوردستانی تێدا ڕاگەیاند بوو، سوپای پاشای ئێران پێشەوا قازی محەممەد و سەدری قازی و سەیفی قازی شەهید دەکەن. لە کاتی لە سێدارەدانیدا پێشەوا نەیهێش چاوی ببەستنەوە وتی با لە کۆتایی ژیانمدا چاوم لە شاخ و دەشتی کوردستان و میلەتە ستەمدی دەکەم بێت.